ئەم یاریگایە دەبێت تا شوێنی تەواوکردنی یاریەکەی نەورۆز و زاخۆ لە ئاخولی ئەستێرەکانی عێراق لە ئاخولە چێشتاوە. دوای ئەوەی لەسەر یاریگایانەی نەورۆز یاریەکە بەهۆی گۆڵێکی یانەی زاخۆ و ڕەتکردنەوەی لەلایەن یاردەدەی ناوبژوان گرژی هاندەرانی لێکەوتەوە و تەواو نەکرا. هەردوو تیپ دوایین ئامادەکاریان لە شاری هەولێر و لەسەر یاریگای فرانسۆ هەریری ئەنجامدا. نەورۆز مەشقەکانی بەداخراوی ئەنجامدا و هیچ لێدوانێک بۆ دەستگاکانی ڕاگەیاندن نەدرا. لە ڕیزەکانی تیپەکە حەمزە عەدنان و مونتەزر سەتار گۆڕانکاریان پێکراوە و ناتوان جارێکی دیکە بەشداری یاریەکە بکەنەوە. هەریەکە لە محەممەد زریقات و ڕاز بۆ فەریق و مارادۆنەش بەهۆی پێکان و مەڕوان حوسێن بەهۆی کارتەکانەوە لە یاریەکە دابڕاون. یانی زاخۆ تەنها یەک گۆڕانکاری ئەنجامدا بوو. مەحموود ئەسود ناتوانێت بەشدار بێتەوە. حەمید حاجی و ئەمجەد عەتوان بەهۆی پێکان و یوسف ئالوسیش بەهۆی کارتەکانەوە لە یاریەکە دادەبڕێن. بالنسبة ليارك حسن صراحة يارك إزعاجة يعني تو بدأ قناة واني تسكينات واني ياري زانا كان ولا بكي كبودة قبكونا وكش هوا ياري هر خوي دوباره كرنوي يارك اشتشي نامنطقي من بيوم ودبا روجي باش ويك او حالة الرويدا يارك بكريت نطوا بكري بلان بو دواي دومان دوا خستنو بو شواز دو فريق يقل سليماني يقل زاخ وبين تشوين اشتروك وهوليرو اهو مصاريفو احكام بين لبغداد اشتشي نامنطقية بصراحة بلام هرتونك بما لجر قرار وياسا كان اتحاد عراقين دوازار اما بشيشين لو منظمة قورية هرتي اوان مريم دبي تطبيقي بكين اما وكو آمادەکاری مان کردووە بەصراحەتەن و دەشمانەوە براوە بین بەڵام هەر ئەوەی کە وەکو پێم گوتی بدایەتەکەی کەوتنە ناو کەشە هەوا یاری بەدەخڵک شتێکی قورس هەم بۆ ئێمە هەم بۆ یانەی نەورۆزیش بەڵام ئەوەی کە پێویستە ئێمە ئامادەسازیمان کردووە وی بتوانین لەو دەخڵەکە ئەگەر بێت و کاتی زیادکراوی شەبیتن بتوانین ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبینین. ئەنجام یاریەکە بۆ هەردوو تیپ گرنگی خۆی هەیە و زاخۆ بە 62 خاڵ لە خانەی سێمی ڕیزبەندیە و دەوێت پێگەکەی باشتر بکات. نەورۆزیش 42 خاڵی هەیە و لە خانەی سێزدەی ڕیزبەندیە بەسەرکەوتن دەچێتە پلەی دێم. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.